بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا تاوتوێی ئەو گۆڕانکاریە ئیقلیمیانە دەکەین کە ڕوودەدەن و کاریگەریەکانیان لەسەر پرسی کورد بەتایبەت لە هەرێمی کوردستان دەخینە بەرباس و لێکۆڵینەوە و پرسیار دەکەین. ئەو گۆڕانکاریە ئیقلیمیانی کە لە دەوروبەرمان ڕۆدەن دۆزی کورد بەرەو شوێ دەبن. لە سای ئەنجامەکانی ڕیفراندۆمەوە ئاچیدی کورد لە هەرێمی کوردستان ژمارەیەشی بەهێزی ئەوتۆیە کە بیر لەوە بکاتەوە بە جۆرێک لەگەڵ ئاراستەی گۆڕانکاریە ئیقلیمیەکاندا بڕوات کە دوجار زۆرترین بەرژەوەندی و سوود بۆ هەرێمی کوردستان دەسەبەر بکات. لە ئێستادا کورد لە هەرێمی کوردستان چیدی دەتوانێت لە دەرەوەی هەڵوێستی باخدا گەمەی سیاسی لەگەڵ ڕووداوە ئیقلیمیەکاندا بکات؟ ئایا بەڕاست دەسەڵاتی کوردی بە زۆرێکی دروست لەو گۆڕانکاریە تازە ئیقلیمیانە تێدەگات تا وەک بەرمەبنای ئەو تێگەیشتنە سیاسیە هەڵوێستێکی سیاسی دروستیشان هەبێت؟ زەرمەندی یەکەمی گۆڕانکاریە ئیقلیمیەکانی ئێستا دۆزی کورد نابێت لە خۆراوای کوردستان؟ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لەکوێی ئەو گۆڕانکاریە ئیقلیمیانەدا دەبێت کە لە باکوور ڕووسیا ڕێبەرایەتی دەکا و لە باشووریش سعودیا؟ لەگەڵ هەریەک لە بەڕێزان لە ستۆدیۆی سلێمانی کاگ نەوزادی مهندس چاودێری سیاسی لە ستۆدیۆی هەولێر دکتۆر ساڵح مەلا عومەر پرۆفیسۆری یاریدەر لە زانستە سیاسیەکان ئەم پرسە تاوتوێ دەکەین بە خێراتنی میوانە بەڕێزەکانم دەکەم. سوپاسان دەکەم زۆر. کاگ نەوزاد با لەبەر ڕێستەوە دەست پێ بکەم. ئەمڕۆ لە ڕۆژهەڵات و لە باکوور معالمی هاوپەیمانیەتێک یا تێگەشتنی سیاسی لە نێوان ئێران، تورکیا، رووسیا و لە پەراوێژیدا سووریا دەبینین. لە باشووریشەوە سعودیە پێدەچێت ڕێبەرایەتی هاوپەیمانێتێک بکە و کۆمەڵە وڵاتی لە خەلیج و لە دنیای عەرەبی کۆ کردوێتەوە. ئەم پەرستەندن و ئەم گۆڕانکاریانە تێیدا دۆزی کورد لە شوێدا دەبێت. چارەنووسی دۆزی کورد بەتایبەتی لە هەرێمی کوردستان. ئێمە لە هەرێمی کوردستان لە شوێی ئەم هەموو گۆڕانکاریانەدا دەبین. بەڵێ زۆر سوپاستانەکەم. بە تەکید ئەگەر ڕوانینێکی گشتی بڕوانینە سەر نەخشەی ململانیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو نەخشەیەش کە نەخشەی هاوپەیمانێتیەکانیش سیر بکەین دەبینین کەوا نەخشەیەکی زۆر ئاڵۆزە، زۆر تێکچڕاوە لەبەرەوەی بەرژەوەندیەکانی هەموو لایەک لەم ناوچەیەدا کۆبووتەوە و خۆشتان زان ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین و ناوچەیەکی گرنگە و گەرمە و بەرژەوەندی زلێزەکان ناوچەیەکانی تێدا کۆبووتەوە. نەخشەی ململانیەکان کە لەم ناوچەیە وەکو جەنابت فەرموود ئێستەکانە دوو بەرە دابەش بوون، بەرەی ڕۆژئاوا بەرەی ڕۆژهەڵات بە سەرۆکایەتی ئەمریکا لەلایەک و بە سەرۆکایەتی رووسیا و رووسیا خۆت فەرموود کەوا لەگەڵ تورکیا و ئێران. تورکیا بۆ خۆتان نەزانن تورکیا ئەم گەمەیەکە گەمەیەکی دۆڕاوەکە، گەمەیەکە لەسەر ئەسپی دۆڕاوەکە لەبەرەوەی ئەو لەلایەک بەپێی ئیتفاقیات و قانون دەبێت سەر بە ئەوروپا بێ و سەر بە حلفی ناتۆ بێ و ئەندامێکە لە حلفی ناتۆ کە ئەمە حلفێکی گەورەی بە سەرۆکایەتی ئەمریکا ئەوروپیەکان. ئێستا کە تۆ ئیتفاقێکت هەبێ و پابەندبوونێکی عەسکەری و سیاسی و ئابووری دەبێت لەگەڵ حلفێکی گەورەی وەکو ناتۆ زۆر زەحمەتە با بدەیتوانێ بەلای حلفێکی دژی بە و حلفەیە. بۆیە وەکوتم ئەمە تورکیا بۆ خۆی کەوتۆتە سیاسەتێکی وەکو بە عەرەبی ئەڵێن تەخەبوت ئەکا، شڵەژاوە، نازانێ بەچی لایەکە، بەچی ئاڕاستێکی ڕاست هەڵبژێریە. دیارە دوا مەسلحەت و بەرژەوەندی خۆی کەوتووە، بەڵام سیاست لە ئەنجامە بە نەتیجە بە خراپە ئەشکێتەوە بەسەریا و خۆشتان دەبینیتان کە چۆن عەلاقەت و پەیوەندیەکانی 80 ساڵی ڕابردووی لەگەڵ ئەمریکا تێک چووە، لەگەڵ ئەوروپیەکانە تێکی داوە. مەسەلەکانیش مەسەلەی زۆر گەورە و گرنگن. مەسەلەی دیموکراسیەتە لە تورکیا، مەسەلەی کەمەنەتەواتەکان و بەتایبەتیش مەسەلەی کوردە کە مەسەلەی فتحوڵا گولن و جەماعەتی ئینقلابچیەکانە کە باسەکەن گەلێک کێشەیە و مەسەلەی پشتیوانی و پشتگیری لە داعش و تیرۆریستانە و تەدەخولکردنی لە شؤون و کاروباری عێراق، سووریا، وڵاتانی ناوچەکەیە. ئەمانە هەمووی وای لێ کردو تورکیا بۆ خۆی شکستێک بێنێت لە سیاسەتەکانیان. ئەو تۆمەت و ئەو قسانی کە لەسەر تورکیا هەیە لەسەر ئێرانیش هەیە بە هەمان. بەڵێ من هێمە سەر ئەو قسەکەمان وایە جا خۆی ئەم هاوپەیمانیانە کاک شۆڕش بریتیە لە کۆکردنەوەی دژەکان، یعنی ئەمان هاوپەیمانێکی ڕاست و ڕاستەقینە و ڕاستگۆنین لەگەڵ یەکترا. بۆ نمونە ئێمە دەبینین تورکیا ئێران سا کەوتونەتە هاوپەیمانێکی رووسیاوە. بۆ هەمووشمان دەزانین کە ململانێکی مێژووی لە بینی تورکیا و ئێرانەی عوسمانی و سەفەویەکانی کۆنا و ئێستاش بە شێوەیەکی تازە هاتوونەتەوە. مەسەلە هەرە گەورەکانیش لە نێوان ئەم دوو بەرەیە هەمیشە لە کۆنەوە تا ئێستا مەسەلەی مەزهەبی بووە، سوننە بەرامبەر شیعە بووە. لەلایەکەوە سەیرەکەین تورکیا، سعودیە، میسر
ئەمانش هەر کێشە و مەشاکل و ململانیان هەیە. تورکیا ئیسرائیل لە ناوچەکەیان سەیری بۆ ئەوەی بە وردی سەیرکەین. تورکیا لەگەڵ سووریا عێراق تەدەخول و ئەوانەی هەیە. تورکیا لەگەڵ هەموو سونەکانی ناوچەکە دژ بە ئێرانی شیعە و هەموو هاوپەیمانەکانی ئەو وڵاتانی کە لە خودی ئەوە شیعەکانی هەموو کۆکردن. بەڵێ ئێران مەسەلەن ئێستا بەهۆی ئەو تەدەخول و هەوڵدانی بۆ فراوانکردنی پێگە و نفوزی خۆی لە ناوچەکەیە وە بە شێوەیەک لە شێوەکان گەڕاوەوە بۆ سەرای شۆڕژی ئیسلامی ساڵی 79 بۆ تەزدیری سەورەی ئێرانی باشەوە هیمەتێکی زۆر گەوراکەن مەسەڵەن ئێران لەگەڵ ئیسرائیلە هەمیشە ململانی هەبوو ئەگەر سەرزارێکیش بێت باشە ئێران ئێستا سعودیە لەگەڵ سعودیەدا توندی کوردێتوانێ کە ئەمە هەموو ململانیەکانن جارێک کە بگەڕێنەوە تورکیا عێراق ئێران سووریا کە هەر چوار دەوڵەتەکە دەوڵەتی سەردەست و داگیر و دابەشکەری کوردستانن لەگەڵ کودا ململانیان هەیە و لە نێوان خۆنیشان ململان بەداخەوە ئەم قسەی حەزەکەمەوە کورد لەکوێی ئەم گەمەیایە بەداخەوە کورد لە پێگەیەکی لاوازدایە بەتایبەتیش لە پێگەیەکی لاوازدایە بەڵێ پێگەیەکی لاوازە لە ڕووی سیاسیەوە ئێمە خاوەن دەوڵەتێکی سەربەخۆ و سیادە و سەروەرینین لە ڕووی ئابووری و ئابووریمان ناگاتە هیچ یەکێک لەو وڵاتانە لە ڕووی عەسکەریەوە بە هەمان شێوە زۆر زەعیف و لاوازین کە ئێمە وەکو کورد ناتوانین وەکو دەوڵەتێکی سەربەخۆ وەکو جێشێکی سەربەخۆ ڕوبەڕووی هیچ یەکێک تەنانەت لە جێیشە هەڵوەریوەکەی عێراقیش بینەوانەوە نمونەشمان نمونەی مانگی ڕابردووە و ئەوە چجای ئێران و تورکیا وڵاتانی گەورە و زلهێز و وەکوتم حاڵەتی اقتصادی و ئابووریشمان لە دوای ڕفراندۆم و گەمارۆکانی عێراق و داخستنی فڕۆکە و دەواازەکان و نەمانی داهاتی نەوتەکە ئەوەندەی تر زەعیف و لاواز بوون بۆیە بەداخەوە بەنەتیجە کورد پێگەیەکی لاوازیە بەڵام لەگەڵ ئەم لاوازیەشە لاوازبوون مانای مردن و نەمان نییە و لە مانای کۆتایی دنیا و خەبات و کوردایە بۆیە دەکرێت کورد چەند هەواڵگاوێککە بنێت کە ئینشەڵا باسی لەو هەنگاوانە دەکەین دکتۆر ساڵح کەواتە لەو گۆڕانکاریانەی کە لە دەوروبەرمان ڕوودەن دەکرێت و ناوی کورد بەرین کە لاواسین ئەڵقەیەکە ئێمە کە باس لەسەرەمە بکەین کورد لاوازە یان بە چ شیوەیەکە پێویستە ئێمە تەماشای واقعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین کە واقعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە چ شیوەیەکە لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەم دەوڵەتانەی کە لەسەر ڕێکەوتنامەی ساکسپێکۆ هاتنە دروستکردن ئێمە دیتمان کە فەشەلیان هێناوە دووچاری قەیران بوونە و بۆ ئەوەی کە دووچاری قەیران بوونە دەناو ئەم دەوڵەتانەدا شەڕێک دروست هاتی تێکردن جام بە ناوی داعش بێتن یان بە هەر ناوەکی تر بێتن لەناو ئەم دەوڵەتانە دروست بووە کە ئەم شەڕی ناوخۆییەش هەمووی سەر بە داعش نییە مەسەلەن تەماشای یەمەن بکەن کێشە لە نێوان حوسیەکان و بە شێوەیەکی تر سنەکاندایە کە شەڕێکی ناوخۆیی هەیە و ئەمە فەزایەکی دروست کردیە کە دەوڵەتەکانی تری وەکو ئێران و سعودیا و تورکیا بێن دەستێوەردان بکەن دەناو کاروباری ناوخۆی ئەم دەوڵەتانەدا و بڕیارەکانی ئەم دەوڵەتانە بە شێوەیەک بکەوێتە ژێر کاریگەری تاران سعودیا تورکیا تا ڕادەیەکی یەکجار زۆر و ئەگەر ئێمە تەماشای بارودۆخی سووریا بکەین ئایا دەسەڵاتی ڕاستەقینەی سووریا دەدەست بە شارەسەددایە بە تاکید وان نییە ئەمە بە شێوەیەکی ڕاشکاوانە وەزیری بەرگری ئێران چەند ڕۆژ پێش ئێستا ئەمەی ڕاگەیاند کە ئیتر عێراق و سووریا و لوبنان و ئەمانە جیاوازیەکە ئەوەیە دەگوترێت لە سووریا دەسەڵات لە دەستی بەشار بیان لە دەستی بەشار نەبێ بەڵام 2000 سووریا وڵاتێکە خاوەن سیادە و سەروەری و سربەخۆیی خۆیەتی لانی کەم لەسەر بەگوێرەی ئەو میساکە نێو دەوڵەتیانی کە هەیە بەڕێزم ئەمەش ینی خاڵی جیاوازی ئێمە و ئێمە من بەڵێ وەزیری بەرگری ئێران زۆر وەزیری بەرگری ئێران زۆر بە ڕاشکەوانە ئەمەی ڕاگەیان ئیتر ئێمە لەو کاتەی دەرچوویەکە بڵێن بە شێوەیەکی شاراوە یارمەتی بدەین چ لە عێراق و سووریا بێتن ئێمە زۆر بە شێوەیەکی ڕاشکاوانە بەرگری لەوانە دەکەین و ئەوانەش بەشەکن لە خاکی ئێران و بە گیانە لە خاکی دەوڵەتەکانی عەرەبی تەنانەت ئەو مستەلەحەشی بەکارێناوە جا بۆیە ئێمە تەماشای بەغدا بکەین بەغدا ئێستا بە دەسەڵاتی دەدەستی عەبادی یان عەرەبەکاندا نییە بە شێوەیەکی گشتی دەسەڵات دەدەستی ئێراندایە
جا ئێمە کە تەماشا بکەین چ لە بەغدا بێت لە سووریا بێ یان حوسیەکان ئێران دەیوێتن هژمونی و دەسەڵاتی خۆی لە یەمەن بەهێز بکات دەیوێت لە ڕێگای حیزب الله لە لبنان بەهێز بکاتن و دەوڵەتەکانی ترش وەکو تورکیا محاولە دەکاتن کە پێگەیەک بخۆی پەیدا بکاتەوە هێزی سەربازی بردیە دەناو ئێنایتە دەناو عێراقدا بردیە دەناو سووریادا بردیتە دەناو قەتەردا دەیوێت کە پێگەیەکی بەهێزی هەبێت سعودیا بە هەمان شێوە سعودیا دەناو واقعکی ناوخۆدایە کە دەژێر کاریگەری ئەمریکا بە قەناعەتی من دەیوێتن شۆڕشێک بکاتن لەسەرەوە بۆ خوارەوە دەناو خۆیدا و ئەم شۆڕشەی کە لەسەرەوە بۆ خوارەوە دەکاتن جۆرە ریفۆرمێک بکاتن کە دەگەڵ سیستمی سەرمایه‌داری تا ڕادەیەک نێزدیک لێ بێتەکردن دوای لە هەمان کاتدا لە سیاسەتی دەرەوەش سیاسەتێکی ڕادیکالی لە پێشگرتیە کە هێز بەکاردەینیتن لە دژی حوسیەکان و دەیوێتن بە شێوەیەک لە شێوەکان ململانێ لەگەڵ ئێران بکاتن و لێرەدا حتا ئەمریکا ناوبرژیوانی دەکاتن دەیوێتن لە نێوان ئیسرائیل و سعودیا لێک نێزدیک بوونەوەیەک دروست بکاتن لە دژی هژمونی ئێراندا چەند سەرکەوتو دەبێتن یانە ئەمە دەتوانێتن جێگای پرسیار بێتن بەڵام وەکو لە ناو کانەڵەکانی ڕاگەیاندن بەڵاو کرایتەوە دانیشتنی نهێنی لە نێوان بەرپرسەکانی سعودیا و ئیسرائیل هاتۆتەکردن بۆ ئەوەی کە لە دژی هژمونی ئێران بن جا بۆیە بە قەناعەتی من بارودۆخی ئێستای کە ئێمە تێداینە بارودۆخەکە دەتوانین بڵێن سیاسەتەکان لە ناو دەوڵەتەکانی ناوچەیی زیاتر ئێران تاران سەرکەوتو بووە چ لە عێراق و لە سووریا بێتن وەکو براوە یەکەم خۆی دەبێنێتن لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئێمە تەماشا بکەین دەوڵەتی رووسیامان هەیە دەگەڵ ئەمریکامان هەیە ئێران لە ناو عێراقدا هەماهەنگی تەواوی دەگەڵ ئەمریکا هەیە بە پێچەوانەی ئەوەی کە خەڵکانێک تەسەوەڕ دەکەن منافسە و ململانەی لە نێوان ئێران و ئەمریکادا دەناو عێراقدا هەیە وان نییە هەماهەنگیەکی زۆر باش لە نێوان ئەم دوو دەوڵەتانە دەناو عێراقدا هەیە و حتا لە هەڵبژاردنەکانی داهاتوشدا هەردووکیان لە سەنەمە ڕێکەوتن کە جارێکی تر عەبادی ببێتە و سەرۆکی ئەنجومەن وەزیرانی عێراق هەم ئێران ڕازیە و هەم ئەمریکا پاڵپشتی لێ دەکاتن ئێمە تەماشا بکەین لە ناو سووریادا لە ناو سووریاشدا ئێران لەگەڵ رووسیا باشگەمەی کردووە نەک دەگەڵ ئەمریکا دەبینین بە شێوەیەک سیاسەتەکانی خۆی ورد کردووە وەکو پەکیجێک نەهاتیە تەعامل بکاتن دەگەڵ ئەمریکا یان دەگەڵ رووسیادا دەگەڵ رووسیادا ناو سووریادا توانیەتی کە سیاسەتێکی زۆر باش لە پێش بگرێتن و تا ڕادەیەک توانی کە ئەو مەبەستەی بوو کە بشارەسەر لەسەر دەسەڵات بمێنێتەوە توانی کە لەم سیاسەتانەی خۆی سەرکەوتن بەدەستبێنیتن بەڵام پرسیارێکی گرنگ کە دێتەکردن ئەمەیە ئایا سووریا بە وێران بوونەی ئەو هەموو پارێزگایەکانی سنە تێدا وێران کراون نزیکەی 12 میلیۆن کەس ئاوارە بووە 500,000 کەس هاتوێتە کوشتن لەناو سووریادا یان عێراق کە ئێمە تەماشا بکەین بە ناوی داعش پارێزگایەکانی هاتۆتە وێرانکردن لە دوای داعشکەوە کۆتایی پێهات چەند پارە پێویستە یان بە چ شێوەیەک ئەم ناوچانە دەگەڕێنەوە وەکو دوای خۆیان لێدێن زۆر باشە دکتۆر دەوڵەتانەی ئێستا ئێران دەتوانێت زۆر باشە دکتۆری بەڕێز زۆر باشە هەروتان هەز دەکەم متتەفقن لەسەر ئەوەی کە ئێمە لە بەردەم کۆمەڵک ئالۆزی و هەروەها ئەم هێزانێکی ئێستا کۆ دەبنەوە لەناو ئەو دوو هاوپەیمانیەتەدا هەرچەند دەشێ بە هاوپەیمانیش ناوی نەبین بەڵام کۆمەڵک هێزی دژ بەیەکن هەز ناکە ئێمە خاڵی لاوازی ئەوان و لە هەمان کاتیشدا بۆ ئێمە دەشێ هێز بێ ئەگەر بتوانین زانم ئیسێغلالی بکەین وەکو هەردوو لامان متتەفقین لەسەرەوەی کە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکی گەرمە و وەکو من باسی یەکەم هەمیشە لەسەر ئاگرێکی هێمن دەکوڵێ کاتێک دەبینین دەتەقێتەوە و لە یەکێک لە چاوپێکەوتن وتارەکانی تەیب ڕەجەبەردۆگان باسی ئەو گۆڕانکاریە تازە دەکا و هەر بەو ناهجە باسی کردکەوە زلهێزەکان دەیانەوێت جارێکی تر بە شێوەیەکی تازەتر داگیر و دابشکەری ناوچەکە بکەنەوانەیە و ئەم دابشکردش بۆ 100 ساڵی داهاتووە بۆیە یەکێک لە سیاسەتەکانی ئەردۆگان و هەم ئێرانیش دەیانێت هەڵپەیەکی زۆر گەورە دەکەن بۆ ئەوەی یەکەم لە دابشکردن بپارێزرێت وەکو دوو دەوڵەتی گەورەی ناوچەکە ڕێک لەمە بگرن و دووهەم نەکەونە ژێرپێی زلهێزەکانەوە وەکو ئێمەی کوردیان بەسەر نەیە. ئەم تەفاهومێک کە هەبوو لە دوای 25 مانجینۆ لە نێوان ئێران و
تورکیا دەشی ینی لەم چوارچێوەدا کەواتە ئێمە ببینین. بەڵێ ئێستا کە سەیر دەکەی مەسەلەن تورکیا ئێران من باسی ئەوە بینە سەر ئەو مەوزوعش لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست 5 دەوڵەت بۆ خۆیان دەیانەوێت و لێچێکە لە ململانی ناوچەکان لە بینی هەر پێنجیانە بۆ ئەوەی کە ڕابراتی ناوچەکە بکەن. یەک لە وڵاتانە تورکیا، ئێران، ئیسرائیل، سعودیە، میسرە. مصر تا ڕادەیەک لە پەراوێزە قووەت و هێزی ئەوانەی نەماوە، بەڵام ئەم چوار وڵاتەی کە ئێستاش لە ململانێکی ناوچیان بۆ گەیشتنە دەستی دەسەڵات، بەڵام کە هێنە سەر ئەوەی کە ئەم 5 هێزە لە ئێستاە لە ململانە توندەی ناوچەکەیان ناتوانن ئەو ڕابرایەتیە بەدەستبێنن، دەکەونە خۆڕێخستن. وەکو جەنابەت فەرموون ناوینانین هاوپەیمانێکی تاسەر و کۆنکرێتی نەخێر، خۆڕێخستنەوەیەکە واخود دروستکردنی جەبهەیەکە لە بەرامبەر ئەو جەبهە و هەژمونە گەورەی کە واز هێزەکان بەتەمان بێنە ناوچەکەوە. بۆیە ئێزەکانە ئێران تورکیا وەکو دووزل هێزی ناوچەکە کەوتونەتە بەرەیەکی رووسیاوە و لە بەرامبەریش تا سعودیە بەتاقی بەتەنیا لەگەڵ ئیسرائیلشا تەوان ئیسرائیلمان بیر نەچێکاوە هاوپەیمانێکی استراتیژی ئەمریکا ئەوروپیەکانە و زۆر نازی هەڵەگیرێت بەنهێنیش لە پەیوەندیدا لەگەڵ سعودیەکانی ژەمە ناشارنەوە نەخێرنیان شاردۆتەوانێ هەر لەو هەفتەی پێشووە بۆ یەکەم جار لە پێگەی ئیلافی عەرەبیە کە سەر بە سعودیەکانە مقابلەیەکی دوور و درێژی ڕێزەرکانی جێشی ئیسرائیلی کردو کە زۆر ڕەخنە لە سعودیە گیرا لەلایەن قەتەرەوە بەتایبەتی کە ئەوە دەلالەتە بۆ ئەوەی بوونی ئاماژەیە بۆ پەیوەندی نهێنی و ئەوانە بەتەکیدی شەروایە و بۆ معلوماتان پرۆژەیەکی کە ئەم شازادە محەممەدی بن سلمان هەیە تا ساڵی 2030 جێبەجێکرێ شارێکە لە نزیکی ئەردەن ئیسرائیل میسر دروست دەکرێ هەر چوار ئەم دەوڵەتە سعودیە میسر ئیسرائیل ئەردەن تیا بەشدارن کە بە مەشروعێکی زۆر زەخم و سەردەمی سەدی 21 ناوەبرێت کە ئەوەیە قەستمەوەیە لە شەراکەتی ئابووری و تیجارەت و بازرگانی و ئەوانێنی زۆر پەیوەندیانەیە. جارێککە بگەینەوە بۆ ئەوە بۆیە لەم ململانی ناوچیانە ئێستا واز هێنراوە خۆیان بەرز کردوێتەوە بۆ ئاسی ململانێ زلهێزەکان هەم تورکیا هەم ئێران بۆ ئەوەی وەکو وتم نەکەونە پەراوێزەوە و ئەو چیەکەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دابەشەکرێتەوەوانەیە جارێککە بەشێکیان بەرکەوە یا لانی کەم ئەمان بتوانن خۆیان و سنوور و سیادە سەرۆرەکانی ئێستیان بپارێزن، چونکە خۆتان نەزانن تورکیا بەتایبەتی و ئێرانیش هەر بە هەمان شێوە، بەڵام ئێران بە شێوەیەکی نەرمتر دژایەتی کورد و مەسەلەی کوردەکە، بەڵام تورکیا نەیشاردوێتەوە لە هەموو خوتبەیەکی ئەردوغان و کۆبوونەوەی حیزبی و ناحیزبیا باسی ئەوەکە کە من دژی کوردم مەسەلەی کوردم لە باشوور و لە پەیەدە بەتایبەتی لە ڕۆژاوا و پەکەکەژەوە خۆمانزان دژمنێکی سەرسەختی تورکیایە. بۆیە گەورەترین مەترسی بۆ سەر تورکیا بە کوورد دەیبینێەوە مەسەلەی کووردە ئەجینا مەسەلەی سووریا ئەگەر بەشار ئەسەدی ژمێتەوە لە بیرمان نەچێت ئەگەر بژمێردەوە لەم ڕێکەوتنەی دوێنەیە کە کۆبوونەوەی سوچێ بۆ ئەمڕۆ سێ قۆڵەکە تەسەورەکەم بەشارەسەد بە شێوەک لە شێوەکان بمێنێتەوە بەس زۆر بە زەعیفی زۆر سەر قەزەی کورد نە دکتۆر ساڵح و نە جەنابیشت کەواتە من وا حەز دەکەم ئێمە لە پەراوێزی ئەو ڕووداوانەدا بین کە خۆی ئەم قسەیە زۆر جوان بوو سەیری کە ئێمە خۆمان وەکو دوو چاودێری سیاسی باسی هەموو کێشە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام پەراوێزێکی بچووک بۆ کوردێڵینەوە بۆ لەبەرەوەی کورد بەداخەوەکو باسم کرد ناحی سیاسی ئابووری سەربازی نەگەیشتونەتە ئاسی وڵاتە ناوچەیەکان تەسەوورکە چاجچای ئێمە ببینە مستەوامان بەرزکەن بۆ ئاسی ململانی زلهێزەکان بەداخەوە ئێمە هەندی هەڵی سیاسیمان کرد عینادی سیاسیمان کرد لە ماوەی ڕابردووە ئەو دۆستانی کە هەشمان بوو ئەوانیشمان لە خۆمان کرد بەوەی کەوا عینادێکی سیاسیمان کرد بە قسە و ئامۆژگاریەکانیانمان نەکرد و نەتیجەکەشمان بینی ئیتر من وەکو وێنە گەورەکەی مەسەلەی ریفراندۆم ئەگەر هەنگێ جار قساکری ئەڵێ مەسەلەی ریفراندۆم لە بۆ ڕاستە ئێمە وەکو تاکی کورد من بۆ خۆشم بە بەڵێ دەنگماوە و پێشیمانیش نیم، بەڵام هەمووشمان بوو لە حەزە و تێبینیمانە بوو لەسەر شێوازی پرۆسەکە میکانیزمی وەختەکەی کاتەکەی و هەموو ئەو ئامۆژگاریانەی کە دۆستەکانمانیان کردن جێبەجێمان نەکرد نەتیجەکەیمان بینیەوە. بۆیە قسەکە جاریشکە ئەگەڕێمەوە بەداخەوە کورد پەراوێزێکی زۆر بچووکی بۆ ماوەتەوە و ناتوانێت ئەوەی کە ئەمێنێتەوە بەدەست کورد لەناو ئەم هەموو ململانێ گەرمانەیە لە ناوچەکەیە دەبێت سیاسەتێکی تا ڕادەیەک بێلایەن هەڵبژێرێ بەڕێی من خۆی نشکێنێتەوە بە هیچ یەکێک لەو بەرانەیە تەنها ئەوەندە بیر بکاتەوانە ئەمە تەکلیفیش زۆر قورس نییە بۆ کورد بەتایبەتی کە هێزە کوردەکان خۆت دەزانی بە شێوەیەکی گشتی دابەش بوون بەسەر دوو بەرە بەسەر دوو وڵاتدا بەسەر سیاسەتی دوو وڵاتدا ڕاستە و مؤسسەی نیشتیمانی لە وڵات ئەگەر لە بەریەکیش هەڵنەوە شابێتەوە لە ئێستادا زۆر لاوازە. بەڵێ خۆی یەکێک لە ئەسبابەکانی ئەوەی کەوا کورد بەداخەوە لە هەموو قۆناغەکانی خەباتی خۆیان نەیتوانیوە سەرکەوتن بەدەستبێنێ نەیتوانێت ببێتە لە کارتی فشارەوە ببێتە پایەکی کۆنکرێتی لە سیاسەتە ناوچەی و نێودەوڵەتەکاندا بریتی بووە لە تێکچوون و پەردبوونی ماڵی کورد خۆی سازش نەکردن بۆ یەکتری نەرمینوانواندن بۆ یەکتری شەرعیەت نەدان بەدام و دەستگا شەرعیەکانی 26 ساڵە ئێمە خەباتمان کرد بۆ ئەم
ئەم تەجروبە و ئەزمموی حکومڕانیە بەداخەوە ئێستاکان لە نەتیجەی گەندەڵی و لە نەتیجەی عینادی سیاسی و لە نەتیجەی هەڵی سیاسی و لە نەتیجەی نەخوێندنەوەیەکی ڕاست و دروست بۆ هاوکێشە سیاسەکان بۆ بەڵانسی هێزەکان و لەسەر و هەموو ئەوانە شەوانیە دروستبوونی ناعەدالەتێت و ناشەفافیەت و تاریکاندن و بغزاندنی یەکتر وامان لێ کردووە کە ناوماڵی خۆمان ئەوەندەی کێشەمان بۆ خۆمان دروست کردووە ناتوانین ئاور بدەینەوانێ بەسەر کێشە ناوچەکان و دنیایەکانە تا بتوانین خۆمان ڕێ بخەینەوانێ و بتوانین ئێمەش لانی کەم کاک شۆڕش بتوانین پارێزگاری لەم قواری خۆمان بکەین کە لەم هەرێمەیە بەدەستمانێ ناوە یاخود ڕۆژ ئاوایەکانی برامان پارێزگاری لەو قوارەیە کە بە دەڵەمەیە وەکوڵێن هێشتا نەمەیوە و ڕقم هەڕەشەشە بەڕاستی هەڕەشێکی زۆر جدیشی لەسەرا من تەسەورەکەم بە تەسەورەکەم یاخواوانە بێ ڕێکەوتنی تورکیا رووسیا بە دڵنیاییش رووسیا لەگەڵ ئەمریکا بۆ خوان متفقن دوو هەفتە لەمە پێش لە زۆرتر بە ڕاستی خۆراوای کوردستان بنە کەرێمی کوردستان بەڵێ خۆی تورکیاش ئەوەی زۆر مەبەستە تورکیا ئەوەی زۆر مەبەستە چون کە جارێکی کەژ و تومانە ئەگەر قواری ڕۆژ ئاوای کوردستان لە باکووری سووریایە ببێتە ئەمری واقع باشە ئەوە تورکیا لە هەموو وڵاتانی عەرەبی و ئیسلامی دابڕێ یعنی لەمپەڕێک دروستە بێ لەو بینەیە دوو بۆ خۆی ئەو کورد بە هەڕەشەدانێ باشوور لە باشوورەوە هەرێمی کوردستان لە باشووری تورکیا و ڕۆژاواش هەم لە باشووری تورکیا دەگرێتەوە و تورکیاش بۆ خۆی لە ناو خۆی و کوردەکان و حتا لە ناو حیزب ئۆپۆزیسیۆنەکانی تورکیاشا وەزعی تەواو نیە ئەمانە هەمووی بە مەترسین بۆ ئەوە جا ئەو وەکوڵێ سیاسەتی استراتیژی و نەتەوەی خۆی هەمیشە لە پێش هەموو بەرژەوەندیەکانەوەیە و چەندی پێ بکرێت نایەوێت کورد سەر بکەوێ و ئەم پرۆژەی کورد و کوردستانیە سەر بکەوێ و ئەم پرۆژەیە دەگوترێت چانسێکی گەورەی لە بەردەمدا لانی کەم ئەگەر زیاتریش گەورە نەبێت تەتەوەڕ نەکا بەڵام وەکو خۆی ببینێت ئەم چانسەش ئێرانە ئێران هەمومان دەزانین کە لە بەرامبەریدا تورکیا ئارام بۆتەوە هێمن بۆتەوە پەیوەندی بە ئەم بارودۆخەوە هەیە کە لە باکووری سووریا یا بڵێ لە خۆرئاوای کوردستان پەکەکە دروستی کردووە و شاراوەژ نییە کە ئێران و پەکەکە پەیوەندیان بەهێزە لەو بارەوە دەڵێتی ڕاستە خۆی یەکێک لە کێشەکانی دوورەوە ئێران عامیلی مساعید و ئیجابی دەبێت لە خۆراوای کوردستان بۆ خۆراوای کوردستان بە دڵنیایی یەکێک لە خاڵەکان کە خۆشبەختانە دوژمنان و ناحەزانی کورد کە هەمیشە دوژمنایەتی خۆیان زۆر توند و زۆر قوڵە بەڵام ئەوە تا ئەبینی لەسەر مەسەلەی کورد یەک و یەکگرتووە بن ئەجیناوەکو جەنابەت فەرموود ئێران پەیوەندیەکی مێژووی لەگەڵ پەکەکەی هەیە و پێدەش بۆ خۆی درێژکراوەی پەکەکەی و هیچ خۆشیان نایشارەوە و پێشیان شەرم نییە و ئەمانە خۆی لە سووریایە کاک شۆڕژ ئێستا کێشەی سووریا لە ساڵی 2011 خۆمان ئەبازانین لە بەهاری عەرەبیەوە دەستی پێ کردووە هیچ کێشەیەک نەماوە تەنها کێشەی سووریا و یەمەن ماوە کێشەی سووریا و یەمەن بە تەدەخولی زۆربەی وڵاتانی بە تایبەتی تورکیا ئێرانە و رووسیاش من جارێکی کەژوتومە سووریا بە قەڵای ئەخیری خۆی دانێت لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیش زۆر بە توندی دیفاعی لێکە تەسەوورەکەن پێرێ بەسەر پێرێ بەشار ئەسەد کە سەردانی سوچەی کردو بۆ ڤلادیمیر پێتۆن هەموو سەردانەکەی 4 سەعاتی خایانەوە تەسەوور کە ئەوە بێڕێزە ئەوە بچوو بۆتەوانێ بەڵام هەر ئەشیوێتەوە وەکو بووکەڵەیەک بەدەستی خۆی بمێنێتەوە لە سووریایە ئەگەر یەکگرتوش نەبێ خۆشبەختانە کوردەکانی ڕۆژاوە لە کۆبوونەوەی سوچێ بەردەوامن و بەنیازن داوای فدراڵێت بکەن بە ڕسمی بۆ ئەوەی دانی پێ زۆر باشە دکتۆر ساڵح گوێن لە قسەکانی کاگە نەوزادی مهندیس بوو بەڕێزیان پێی وایە کە ئێستا ئێمە لە پەراوێزیشی بچووکدا دەژین و ئەمە قسەی خۆمە ئەم قسەیەکە ئێستا دەیکەم و ئێمە ئێستاش وەکو دەرەنجامی ڕیفراندۆم بە تایبەتی لە دوای 16 ئابەوە تووشی عوزلێژی سیاسی بووین لەسەر ئاستی نەودەوڵەتی و هەروەها ئیقلیمی کەواتە هەز ناکەی لەم گۆڕانکاریانی کە لە ئێستادا لە دەوروبەرماندا ڕوودەدەن ئێمە بەفعلی تەنیاین ئێمە دەبێت شتەکان بە واقعی ببینین ئێستا دەتوانین بڵێن کە لە دوای داعش نەقشەکە ڕوونتر دەبێتەوە و ئەم نەقشە بە قەناتی من کورد چ ڕیفراندۆمی کردبا چ نەکردبا بەغدا لە ژێر هەژمۆنی تاراندا دەبوو و تاران سیاسەتێکی تایبەتی هەیە کە دەیوێتن بە هەر شێوەیەک بێتن دەسەڵاتی هەرێمی کوردستان سنووردار بکاتن و ئێستاش ئێمە دەبینین کە ئەو گوشارانەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان دەرز دەکاتن تا ڕادەیەکی یەکجار زۆر ئێران یارمەتی دەداتن دەبینین کە تاکو ئێستاش دەگەڵدا بێتن تاران هەموو سنوورەکانی خۆی دەواازەکانی سنووری خۆی دەگەڵ هەرێمی کوردستان نەکردوتەوە ئەمە واقعەکە کە واتە سەور دەکاتن نەک عێراق بەڵکو سووریاش بەشەکە لە ناو ئێراندا و دەبێتن بەو شێوەی کە خۆی دەیوێتن
ئیدارەی ئەم ناوچانە بکاتن ئێمە تەماشای سیاسەتی ئێران بەرامبەر کوردەکانی ناوخۆی ئێران بکەین سیاسەتی ئێران بەرامبەر کوردەکانی ناوخۆی بەو شێوەیەکە ئێمە دەبینین لەسەرەوەی کە کوردێک سەر بە حیزبێکی سیاسی کوردیە هەتا لە سێدارەت دێتەدان کە دەوڵەتێک بەو شێوەی بینیتن تعامل لەگەڵ کوردەکانی ناوخۆی بکاتن بە تاکید سیاسەتێک لە پێش دەگرێتن بەرامبەر بە کوردەکانی دەرەوە جا چ دە سووریادا بێتن چ دە ناو عێراقدا بێتن بۆ ئەوەی کە لێرە ئەم کوردانە زۆر لاواز لێبێن کە بەڕێزت لەبارەی ئێرانەوە دەیانڵێ لەسەر لەبارەی تورکیاشەوە هەن چ لەمەڕ هەڵوێستی لە هەمبەر کوردەکانی ئەم وڵاتە چ لە هەمبەر هەرێمی کوردستانیش کەواتە بۆچی تەرکیزی قسەکانی تۆ بەتەنیا هەر لەسەر ئێرانە بە تاکید من دەمەوێت لەسەر تورکیاش بە حەز بکەم بەکو بەڵام جەنابەت مەجاڵت نەدا کە قسە بکەم تورکیاش هەمان حاڵەتی هەیە کە بەحەز دێتەکردن بەڵام لەبەرەوەی بەحسم کرد کە تورکیا ئەوەندە هژمونی بەسەر بەغدا نییە یعنی بەغدا لە ژێر کاریگەری و دەسەڵاتی تورکیادا نییە بە شێوەیەکی ڕاستە و خۆ ئێستا تارانەکە حکمی بەغدا دەکاتن نەک دەوڵەتی تورکیا و جەنابشتان پرسیارەکەت لەسەر هەرێمی کوردستان بوو من لەبەرەوەی باسی ئێرانم کرد کە ئێستاش ئێمە دەتوانین بڵین کە تاکو ئێستا دەگەڵدا بێتن ئەگەر تورکیا لە دژی ئێمە بوو بێتن بەڵام سنوورەکەی خۆی قەپات نەکرد دەگەڵ هەرێمی کوردستان ئەگەر لەبەر بەرژەوەندەکانی خۆشی بێتن بەڵام ئێمە دیفاع لە سیاسەتی تورکیا ناکەین بە تاکید تورکیاش ئێمە هەموو خەڵکێک دەزانێتن کە بە چ شێوەیەک سیاسەتەکانی لە دژی هەرێمی کوردستان بوو و ئێمە دەبینین کە بە چ شێوەیەک سیاسەتەکانی لە دژی کوردەکانی ڕۆژئاوایە لە ناو سووریادا کە بە هەموو شێوەیەک هەوڵ دەداتن ڕێگیری لەمە بکاتن کە کوردەکان لەوێن دەرمافەکانی خۆیان بەدەستنێنن ئێمە دیتمان کە پێش ئەوەی ئەم دانیشت زۆر باشە من با پرسیاریشتر لە بەڕێزت بکەم با پرسیاریشتر لە بەڕێز بکەم دەگوترێ بەر لە ڕیفراندۆم بەر لە 25 مانگی نوێ ڕابردوو کورد بە شێوێشی گشتی لەسەر ئاستی نێودەوڵەتی و وڵاتانی ئیقلیمی تا ئەندازەیەشی زۆر سەر بەخۆیانە مامەڵەی دەکرد بەڵام لە دوای ڕیفراندۆم و لە دوای 16 ئۆکتۆبەریش بە تایبەتی لە دوای ئەم عوزلە سیاسی و ئەم شکستە عسکەری کە تووشی بووین چیدی کورد بەبێ بەغدا ناتوانێت گەمەی سیاسی لە دەرەوەی خۆی بکات بەڕێز لەو بارەوە دەڵێسی ئێمە شەڕی داعشمان دەکێت بە حکمی ئەوەی کە شەڕی داعشمان دەکێت دەوڵەتەکانی جیهان زۆر یارمەتی هەرێمی کوردستانیان دەدا و هاوکاری هەرێمی کوردستانیان دەکێت تەنیا بۆ شارکردن لەگەڵ گروپی تروریستی داعش بوو دەنا ئێمە ئەو کاتش کێشەمان لەگەڵ بەغدا هەبوو یەک لە کێشەکانی کە ئێمە لەگەڵ بەغدامان هەبووە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2014 کە بەغدا بودجەی هەرێمی کوردستانی قەت کرد بە هیچ شێوەیەک نە ئەمریکا و نە دەوڵەتەکانی تر ناتن یارمەتی هەرێمی کوردستان بدەن بە شێوەیەکی جددی کە کێشەی بودجەی هەرێمی کوردستان قەت بێتەکردن یعنی ئەمە نییە کە کێشەی ئێمە دەگەڵ بەغدا ئێستا دەست پێهات بێتەکردن بەغدا ئەو کاتش بە شێوەیەکی ڕاشکاوانە کە کۆتایی بە شەڕی مووسل هێنا هێزەکانی هێنا دەناو حەویجەدا بە کوردی ڕادەگەیان کە پێویستە ئێوە لە کەرکک بچنە دەرەوە پێویستە ئێوە بیرەکانی نەوتی ڕادەستی ئێمە بکەنەوە یعنی ئەمە شتێک نەبوو بێتن کە لە دوای ڕفراندۆم ئەنجام درا بێتن ئەمە بە کورد گۆترا بێتن ئەمە سیاسەتی حکوومەتی ناوەندی بەغدا بووە هەر لە بەرەمەش ئاخیر شەڕیدا حەویجە دەست پێ کرد بۆ ئەوەی کە هەموو هێزی خۆی بینیتە دەناو وێندەردا لەو ڕێگایە هێزی سەربازی بینیتن بەکار بینیتن لە دژی هەرێمی دکتۆری بەڕێز ئێستا قسەیەکی تر هەیە دەگوترێ باشترین ڕێگەیەک کە کورد لە هەرێمی کوردستان هەڵی بژێرێ بۆ ئەوەی ڕوبەڕووی کەمترین دەرەنجامی خراپ بێتەوە لە ئەنجامی ئەم گۆڕانکاریانەی کە لە دەوروبەرماندا ڕوو دەدەن ئەوەیە کە کورد لەمە دووە هەڵوێستە سیاسەکانی خۆی وابستە و پەیوەست بکاتەوە بە بەغدا لە چوارچێوەی سیاسەتە گشتیەکانی بەغدا بۆ دەرەوە مامەڵە لەگەڵ ڕووداوەکانی دەرەوە بکە بۆ ئەوەی هەرچی ڕوویدا بە شێوێژی گشتی دوجار هەموو عێراق لی بەرپرسیار بێ هەموو عێراق باجی ئەنجامەکانی بدان نەک بە تەنیا هەرێمی کوردستان دەسەڵاتی بەغدا ئێستا بە سەراحەت من دەتوانم بڵێم بە هیچ شێوەیەک دەدەستی بەغدا دانەیە دەسەڵاتی سەرەکی دەدەستی
تاراندا کە سیاسەتی سەرەکی دەگێڕیتن و هەماهەنگیش دەگەڵ دەوڵەتی ئەمریکا دەکاتن تاران بۆ ئەوەی کە بە چ شێوەیەک ئیدارەی بەغدا بێتەکردن جا ئەمە لە خۆیدا کە ئێمە لەگەڵ بەغدا بێت سیاسەتەکانی خۆمان نزیک بکەین تا ئەو گڵۆپی کەسکەی کە تاران بۆ عەبادیان بۆ بەغدا هەڵ نەکاتن هیچ امتیازێک بە کورد ناداتن ئەمە تەنیا بە قەناعەتی من شتێکی شکلیە و ئێستا کە ئێمە تەماشای فەزای ئێستای نێودەوڵەتی بکەین بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی جیهانی گەڕانەوەی شەپۆڵەکانی دموکراسی لە ئارادا یعنی واتە جیهان بەرەو حاڵەتێکی دیکتاتۆریەت دەرباز دەبێتن و فەزای دیکتاتۆریەت بە شێوەیەکی گشتی لەسەر سیاسەتی نێودەوڵەتی ئێستا زاڵ دەبێتن کە کاریگەری لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە و بە شێوەیەکی گشتی کاریگەری لەسەر هەرێمی کوردستانش هەیە بۆیە ئێوە تەماشا بکەن لە سووریادا بشار ئەسەد کە زیاتر لە 500,000 کەسی کوشتووە ڕێکخراوەنەتەوە یەکگرتووەکان دەڵێت ئەمە کەسێکی باشە دەبێت بمێنێتەوە دەبێت ئۆپۆزیسیۆن بینی تەعاملی دەگەڵ بکاتن تەنانەت دەوڵەتی ئەمریکاش لە دژی یەمەنیە کە بشار ئەسەد واز لە دەسەڵات بێنێتن دکتۆر ساڵح با من بەڕێز زۆر تەرکیز لەسەر ئەوە دەکەی کە حاکمی فعلی لە بەغدا ئێرانە و ئەوەش بە تەنسیقە لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمە ئەگەر وابێ ئایا بۆ کورد دروستە دژایەتی ئێران کا لە ئێستادا یا پرۆژەکانی کورد دژایەتی ئێران ناکاتن بە قەناعەتی من کورد دەبێتن یەک دەبێت دەناو خۆیدا یەکگرتوو بێتن ئەگەر کورد دەناو خۆیدا یەکگرتوو لێ هات دەتوانێت وەکو هێزێک بێتن ئەو کات ئێران و ئەمریکا و دەوڵەتەکانی ترش بە شێوەیەکی گشتی قورساییەکی زیاتر بە کورد دەدەن بەڵام ئەگەر کورد بێتن بەشێکی لە ژێر کاریگەری قاسم سلێمانی ڕەفتار بکاتن و بەشێکی دی کە بیەوێتن لەگەڵ بەغدا گفتگۆ بکاتن یان پەرتەوازەیی دەناو گوتاری کوردیدا هەبێتن بە قەناعەتی من ئەمە هەتا لەگەڵ بەغداش گفتگۆ بکاتن ناتوانێتن کە دەرەنجامێکی زۆر باشی بۆ کورد هەبێتن پێویستە ئێمە دەناو واقعەکەی ئەمڕۆی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان تێبگەین هیچ کەسێک دیفاع ئەمڕۆکە لە کورد ناکاتن تەنانەت لە دانیشتنی دوێنەی ڕێکخراوەنەتەوە یەکگرتووەکان کە ئێمە تەماشا بکەین تەنیا ئەمە سەبارەت بە کورد بەحث کراوە کە بەڵێ پێویستە عێراق بە یەکگرتووی بمێنێتەوە پێویستە کورد دەگەڵ بەغدا گفتگۆ بکاتن و تەواو بە هیچ شێوەیەک باسی ئەمە نەهاتیتەکردن کە کورد ئاوارە بووە وە بە چ شێوەیەک حەشدی شابی خەڵکی مەدەنی لە تووس خورمات و کوشتووە و قەتڵ و ئام کردووە و بە چ شێوەیەک لە کەرکووک کورد ئاوارە هاتۆتەکردن هیچ گرنگی پێ نەدرایە جا بۆیە پێویستە ئێمە لەم واقعەتێ بگەن کە گوتارێکی یەکگرتوو لە ناو خۆمان دروست بکەین زۆر باشەیەکی زیاترمان هەبێتن ئەو کات بە قەناعەتی من تارانش دەبێتن مافەکانی زیاتر بە ئێمە دەداتن ئەگەر نە بەو شێوەی بێتن من تەسەوڕ دەکەم کە پێگەی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لاوااستر دەبێت زۆر باش زۆر سپاسانەکەم کاک نەوزاد پێ دوایە چیدی حکوومەتی ناوەندی لە بەغدا ڕێگە بدا لەسەر ئاستی ئیقلیمی و لەسەر ئاستی نێو دەوڵەتیش کورد سیاسەتێکی دەرەشی لە دەرەوەی ئەو سیاست و ئەو هەڵوێستانی کە بەغدا هەیەتی پێڕۆ بکات نەخێر لەبەر ئەوەی ئێمە ئێستەکانە بەداخەوە دوای شکستەکەمان ئێمە داوای دەستور و جێبەجێکردنی دەستورەکەین ئەی لە 2003 بۆ 2012 ساڵە بۆچی داوای ئەوەمان ناکرد شتێکی تر بوو دکتۆر بەڵێ ڕاستە دۆخەکە شتێکی تر بوو ئێستا ئەوەی کە هەیە بە پێوەرەکانی ڕابردوو بپێنم حەز دەکەم مزڵمەشی گەورە دەبێت لە خۆمان باشە ئێمە بابگەڕێنەوە سەر ئەوەی کەوا بەداخەوە ئێمە ئێستا لە وەکوتم با من دایمەن هەر ڕووەکە بە قسەیەکی دەردی کابراڵێ بۆ دز بکەین لە دەرەوەی خۆمان ئەو عێراق وەکو بەغدا دەڵێ باشە داگیرکاری خاژی کوردستان من هەمیشە بە داگیرکاری دانێم و گەڕانەوەشی بۆ کەرکووک و هەموو ناوچە دابڕێوەرانەکان هەر لە فیشخابوروانەوە هەر لە خازەرەوە هەر لە بەعشیق و شنگالەوە هەر لە مەخمور و گوێرەوە تا خانەقین هەمووی خاچی نیشتیمانی کوردە و کوردستانیە و هیچ کوردێک ناتوانێت ئەوە چاو لەوە پۆشێەوە ئەگەر بۆ تەکتیکە و لە قۆناغێکیشیان نەمانتوانی بێت و لە دەستماندا بێ ئەوە مەسلەیەکە مەسلەی مێژووی تاریخ و جوگرافیایە بە دەوڵەتانی عێراق لە ساڵی 1920ەوە هەوڵیاندا کوردستان ئەم بەشی ویلایەتی موسڵب
بخەنە سەر کوردستان بە زۆر و بە عجایبی پێوەی نووساوە کاک شۆڕش. بۆیە قسەکەمان ئەوەیە ئێمە کە لەم قۆناغەیە لە دوای 25 نۆوانێ داوای جێبەجێکردنی دەستورەکەی لەگەڵ عێراقا خۆزگەم پێش 25 نۆش داوای ئەو مەطلبەمان کردایە، بەڵام چونکە لە قازانجی خۆمان نەبوو بە قازانجی خۆمانمان نابینی و خۆمان لێ گۆڕا بوو و خۆمان لێ گەورە ببوو سێبەری خۆمانمان زۆر لە حەجمی خۆمان گەورەترە بینی و تەسەڕوفمانە کرد وەکەوەی کە خاوەنی دەوڵەتێکی سەربەخۆ بین. دەوڵەتی سەربەخۆ بوون خواستی هەمومانە، خەونی هەموو کتاچێکی کوردە بە ئۆپۆزیۆن و دەسەڵات و ڕەسەن و ناڕەسەنەوەکو ئاڵێن. بەڵام سیاست هەم بۆ خۆی علم و زانستە باشە و لەسەر ئەرزی واقعیش دەبێ بە واقع و پراکتیکەش زۆر باش یاری و گەمەزانێکی باشیش بی لە ساحە گۆڕەپانەکەیە. ئەجینا بۆ شێوەیە لێ دەکە ئێمە لێ یەکێک لە خاڵە لاوازەکانی کورد نەزانین لە سیاسەتە، گەمژەیی بەوە لە سیاسەتە، نەخوێندنەوەیەکی ڕاست و دروستە بۆ هاوکێشە و بەڵانسە هێزەکانی ناوچەکە و دنیا. ئەمانە وای لە ئێمە کرد کە ئێمە خۆمان لابگۆڕێەوە خەڵکانی کەشمان پرسیارش لە بەڕێز بکەم وەک چۆن بەغدا ڕەنگە لەمە دوار ڕێگەنەدا لە دەرەوەی سیاست و هەڵوێستە ڕسمیەکانی خۆی هەرێمی کوردستان سیاست و هەڵوێستی ڕسمی خۆی هەبێ بۆ دەرەوە ئایا وڵاتانی دەرەوەش چ لەسەر ئاستی نێودەوڵەتی چ لەسەر ئاستی ئیقلیمی وەکو جاران مامەڵە لەگەڵ ئێمە دەکەن لە دەرەوەی بەغدا؟ نەخێر بەپێی دەستور کاک شۆڕژ ئەگەر بگەینەوە بۆ دەقی دەستوری یا دەستوری 2005 ڕاستە چەند ئێمە تەجاوزمان کردو بەغداجی ئەوەندەی تەجاوز کردو هەردوو لامان کردومان هەر یەکەشمان بە قازانجوان بووە. جا هەیە مەسەن بەغال لە لاوازیەوە بووە ئەو کاتانی و چەند ساڵی ڕابردوو کە قسەی نەکردو چونکە خۆشبەختانە پێگەی کورد پێگەیکی زۆر بەهێز بووە، قسەی ڕۆیشتووە، دەستی ڕۆیشتووە، حکمی هەبووە. بەڵام ئێستا بەداخەوانێ لە غیابی جەنابی مام جەلال و هاتنەوەی وەکو سەر کۆمارێکی بەهێز و خاوەن کاریزمایەک و وەبوونی چاکە و پیاوەتی بەسەر هەموو ئەحزابی سیاسی و قیادی شیعە و سوننەوانێ نەتواندا بربەرەکانی ئەو کارین زوایە بکەن. لە دوای غیابی ئەوە هەمومان هەستمان پێکردو بە عێراق خۆشیوانێ وەزعی هەرێم و عێراق و ناوچەکەش تێکچووە. بە هەر حاڵ ئێمە جاریش کاگەڕێنەوە من دەڵێم کورد با دەستبڕێ بە دەستورەوە ئامادە بووە. بەداخەوانێ کاک مەسعود لەگەر ڕێزی زۆرم وەکو خەباجێڕێک و پێشمەرگەیەکی کورد و کوردستانی نەیتوانی ئەو ڕۆڵە ببینێت کە بتوانێت پارێزگاری لە دەستکەوتە مێژوویەکانی گەلی کورد بکە. بەداخەوە ئەوە بینیمان لە مانگێک لە بۆ پێش هەموو دەستکەوتەکانمان لە دەستدا و لەسەر ئەرزی واقع 26 ساڵ گەڕاینەوە بۆ سنوورەکانی ساڵی 91. 26 ساڵ ئەمە لەسەر ئەرزی واقع لەسەر ئەوەی لە ڕووی سیاسی ئابووری سەر 26 ساڵی تر مێژوو پێمان بڵێ پیاوێک هەبووە بە تەنیا ئازایەتی و جورئەتی ئەوەی هەبوو تەحەدای هەموو شتێک بکە و ڕێفراندۆمەکەشی کردی بەڵێ خۆ سیاسی نابێ دەرفەتێک بۆ ئەم قسەیش بخاڵیەوە بۆ 26 ساڵی تر. بەڵێ من ئێمە مێژووی کورد بەداخەوە پڕە لەو کارستاتانە بۆ نمونە قازی محەممەدی نەمەر خۆ تەمەنی کۆماری 11 بوو بەڵام لە دوای 7 ساڵ ئێمە شانازی پێواکەین خۆتۆیەکی زۆر گەورە بوو هەنگاوێک بوو بەرەو دەوڵەت و دامەزانی دەوڵەتی کورد ئێمە زانین ئەمە ڕووداتەوە بۆ کاک مەسعودیش بەڵێ خۆ کاک مەسعودیش من و کاکە شۆڕژ یعنی با نبێتە مەسەلەی حیزبەتی و بە شێوەیەکی لە شێوەکان قسە بکەین. مەسەلەی ریفراندوم مەسەلەی کاک مەسعود نەبوو، مەسەلەی پارتی دیموکراتی کوردستانیش نەبووە، مەسەلەی منی تۆش بۆ وەکو تاکێک وەکو ئەحزابی سیاسیش وەکو گروپ و کۆمەڵ و ڕێکخراوەمەندەکان هەمومان دیفاعمان کردووە، هەمووشمان پێمان خۆش و دەوڵەتی کوردی دروست بێ هەمومان. بەڵام زۆر بمان تێبینیمان هەبوو لەسەر وەخت و کات و تەوقیتەکەی ئەژینا کاکە یعنی پرسیارەکە ئەوەندە گرنگ بوو ئەوەندە بەسام بوو کە دەچویتە بەرامبەر پرسیارەکە نەدەتوانی بڵێ نەخێر. یعنی ئایا دەکرێت کوردێک خۆی بە دڵسۆزی کورد و خاچی کوردستان بزارێت بڵێ دەوڵەتی کوردی سەربەخۆمە نەخێرە من نییە. بەڵام ئێمە خۆزگە تەوقیتێکی باشتر و گونجاوترمان هەڵبژان. زۆر باشە من با پرسیارشت لە بەڕێزت بکەم ئەگەر لە ئێستادا یان لەمە دووە هەرێمی کوردستان لە دەرەوەی سیاست و هەڵوێستە فەرمیەکانی بەغدا لەسەر ئاستی وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتی هەنگاو بنی هەزناکە ئەمە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا ئاڵۆستر دەکا کە بۆ خۆی لە ئەسڵدا هەر ئاڵۆسە. بەڵێ خۆی کاکە شۆڕژ من بۆیە مەجال لە بوو قسەکەمان تەواوکەین. ئێمە زۆر دەمێک بوو ئەمان گوت بەغداد کورتترین ڕێگایە بۆ ئێمە ڕاستە ئەزانی دوشمنە ڕاستە ئەزانین هەموو ئەو ڕاستیانەش دەزانین کە هەچ کاتێ بەهێز بوو بە قوت بوو دەتوانێت شەڕمان پێ بفرۆشێتەوە وەکو ساڵی 60ەکان و 70ەکان و دواتریش باشە. بەڵام لەم وەختەیە کە ئێمە هەرێمێکین بە ئارەزوی خۆمان دانمان پێداناوە کە هەرێمێک بین لە ناو چوارچێوەی دەوڵەتی عێراقی فیدراڵە تا ئەم چوارچێوەیە و تا ئەم دەستورەمان قبول بێت دەبێت پابند بیت پێوەیە. بۆیە من هەمیشە وتومە ئەگەر ئێمە هەرێمێک بوونا لە چوارچێوەی دەوڵەتی عێراق بە ئێستاشەوە لەبەرەوەی دەوڵەتی عێراق دەوڵەتێکی خاوەن سیادە و سنوورە باشە
نە تورکیانە ئێران نێتوانی هەڕەشەمان لێ بکاوە تەدەخولی عسکەریمان بکاتە سەر. دوو لە ڕووی ئابووریەوە نەبوو جەمانە بڕا نەپشتی لە سەدا حەفەکەمە بووە و ئەم قەیرانە دارایش لەسەر ئێمە ئەوەندە تون نابوو کە نەمانتوانی و چارەکەم و چەشم پەیدا بکەین. لە ڕووی عسکەریەوە ئەو شکۆمەزنەی کە پێشمەرگە نواندی بەرامبەر داعش وەکو دکتۆر ساڵحیش فەرمووی هێزی پێشمەرگە ببووە ئەفسانەیەک لە هەموو جیهانە. باشە بەدەستی خۆمان بەداخەوە لە سیاسەتی هەڵی خۆمان پێشمەرگەشمان شکان کەمتر لە 9 سعات کەمتر با بڵێن لە 24 سعات لە 150 خاکمان لە دەستایەوە. هەموو ئەمانە وای کرد ئێستەکانە کورد سنگ و قورسایی لە بەردەمی عێراقا لە بەردەمی ناوچە لە بەردەمی زلێزەکانشە ئەو سنگ و قورسایی پێش 25 نەبووە. 25 من دایمەن وتومە بوو بە خاڵێکی وەرشەرخان لە خەباتی کوردایەتە. جا باش بێت یا خراپێت بۆچی ئەگەڕێتەوە باش و خراپەکان ئەوە مەسەلەیەکی کەرە و ئەبێت توێژینەرەوەکان و مامۆستاکانی زانکۆمان توێژینەوە لەسەر ئەم مۆزوع بکەن. من خاڵێکیکە ئەگەڕێمەوە بۆ چە قسەیەکی مامۆستا ساڵح کە فەرمووی دەوڵەتی عێراق سیاسەتی بەدەست ئێرانەوەیە. هەمومان ئەمانزانی و لە 2006 زۆر باش هەمومان ئەمانزانی. باشە ئەگەر ئێمە عێراقمان پێ قبوڵ نەبوو بۆچی ڕاستەوخۆ معاملەمان لەگەڵ ئێرانە نەکرد؟ ئەلەقل ئێرانمان بکرداتە دۆستێکی هەمیشەیمان بۆ ئەوەی لانی کەم لەم قەیرانەیە وەکو جەنابی فەرمووی دەواازەکانی لێداخستین فڕۆکەخانی لێداخستین سنووری لێداخستین و ئێستاژنی کردوێتەوە حاجی ئۆمەران و پەروێزخان. باشە ئێمە ئەگەر بمانتوانایە ڕاستە و خۆ لەگەڵ ئێرانە تەعاملمان بکرا وەکو چۆن لەگەڵ تورکیا کردمان. آخر ئێمە خەڵەتێک لە غەڵەتەکانی ئێمە و سەرکرداتی سیاسی کورد بەعامەڵێم باسی هیچ لایەک و هیچ سەرکردەیەک بە تەنها ناکەم ئەوە بوو کە هەموو هێرکەکانمان قسە سەبەتی تورکیاوە. باشە ئێستەکانە ئەگەر ئێرانیشمان ڕازی بکردا بە شێوەیەک بۆ نمونە من وەکو مهندسێکینەوە زۆر جار باسم کردووە بۆری نەوت کە قەرار بوو لەژێر دەسەڵاتی خۆمان نابوو نەوتی کەرکووک بۆریەک ڕابکێشین بۆ کرماشان. باشە نەمان کرد لەبەرەوەی دڵی تورکیا ڕازی بکەین و ڕێکەوتنامەی 50 ساڵ ئێستا بەغدا خۆی دەیکات و بەتەنکە دەیرێری و ئێستا متفقن لەسەروی بە بۆریەکەش ڕابکێشن بۆ عەبادار و بۆ کرماش. ئەمە خاڵەکان بوو لەگەڵ ڕێزم ئێمەی کورد بەداخەوە وەکو وتم نەمانتوانیوە نە دۆستێکی حەقیقی بۆ خۆمان بکەین و نە دوژمنەکانیشمان بەباشی ناچێت. زۆر باشە دکتۆر ساڵح دەگوترێ لە ئێستادا یەکێک لە خاڵە هەرە یا لە خاڵە ئیجابیەکانی ئەوەی کە ئێمە هەڵوێستە سیاسیەکانمان ئەو هەڵوێستانەی کە پەیوەندیان بە دەرەوەی خۆمانەوە هەیە وابەستە و گرێ بدەینەوە بە بەغدا ئەوەیە کە وەکو پێشتریش گوتمان زمانی ئەوە دەبێت کە ئێمە بە دروبین لە کاریگەریە خراپەکانی ئەوەی کە ڕوودەدا لە دەوروبەرمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ و لە هەمان کاتیشدا ئەمە خزمەتێک دەکات بە هێورکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا. بەڕێزت لەو بارەوە دەڵێ چی؟ ئێمە کە تەماشای کورد بکەین من تەسەوڕ دەکەم کە کورد هەموو کاتێک ویستیەتی کە پەیوەندەکانی لەگەڵ بەغدا باش بێتن بەڵام ئەمە بەغدا نەبووە کە نەیویستیوە مافەکانی کورد بداتن. باشترین نموزەش وەکو جێبەجێکردنی مادەی 140 ئێمە تەماشا بکەین. کورد زۆر محاوڵەی کرد کە ئەمە بە شێوەیەکی یاسایی چارەسەر بکاتن. تەنانەت ئێمە دیتمان کە ئەمریکا پاشێک شەکشی کردنە و عێراقدا گوتی ئەمە وەکو بەرمیلێک باڕوتە کە نابێتن بێتە جێبەجێکردن کێشە دێتە دروستکردن و دەیانویست بە شێوەیەک شت لەسەر کورد بکەنە دفاکتۆ کە مافەکانی خۆی بەدەست نەینێتن. ئەمە واقعەک بوو کە کورد نەکتەن یا زمانی هەڕەشەی بەکار نەینا بەڵکو بە شێوەیەک زمانی دیالۆکی بەکار دەینا بووە هۆکاری ئەوەی کە بودجەی هەرێمی کوردستانش قەت بکەن. کورد هەر دەیویست کە لە ڕێگای گفتوگۆ و دیالۆگ بینیت کێشەکانی خۆی چارەسەر بکاتن و بە تاکید ئێمە تەماشا بکەین خودی ئەنجامدانی ڕیفراندۆمش بۆ ئەوەی کە پەیوەندیەکانی بەغدا و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان یەکلایی ببێتەوە شتێک بە عینی بە شێوەیەکی زمانی نەرم و دیپلۆماسی و دیموکراسی بووە لە ڕێگای هێزەوە نەبووە. ئەمە بە پێچەوانەوە ئەمە بەغدایە کە دەیوێت زمانی هێز و زبری بەرامبەر بە گەلی کورد بەکارهێناوە و ئێستاش کە ئێمە تەماشا بکەین هەرێمی کوردستان عینی زمانێکی نەرمیت بەرامبەر بە بەغدا هەیە دەیوێتن کە دەگەڵ بەغدا گفتوگۆ بکاتن لە ڕێگای دیالۆگ کێشەکانی خۆی چارەسەر بکاتن بەڵام بەغدا عینی دەیوێتن بە شێوەیەکی ترشت لەسەر هەرێمی کوردستان فەرز بکاتن. بە قەناعەتی من ئێمە ئەگەر تەوەقۆمان لەوەی بێتن کە تەنیا بەو شێوەی دەگەڵ بەغدا گفتوگۆ بکەین بەو شێوەی کە ئێستا کورد دەناو خۆیدا هەیەتی سەرکەوتنێکی زۆر گەورە ناتوانێت بەدەست بێنیتن. پێویستە کورد دەناو خۆیدا یەکگرتوو بێت. زۆر دکتۆری بەڕێز لە ئێستادا دکتۆری بەڕێز لە ئێستادا دەسەڵاتی کوردی
لەم گۆڕانکاریە تازانە تێدەگا کە لە دەوروبەرمان ڕوودەدەن بەڕێز وەکو ئەکادمیەک چی دەبینی؟ خوێندنەوە چییە؟ بەقەناعەتی من پێویستە کە بەڵێ بەقەناعەتی من پێویستە کە کورد لەناو خۆیدا یەکگرتوو بێتن ئەو کات دەتوانێتن کە تێگەیشتنی بۆ سیاسەتەکانی دەرەوە هەبێتن و تەماشا بکاتن کە دەگەڵ سیاسەتەکانی دەرەوە چۆن تەعامل دەکاتن تا کاتی کە کورد لەناو خۆدا یەکگرتوو نەبێت تا کاتی کورد لەناو خۆدا پەرتەوازە بێتن بەقەناعەتی من ئەو کات تێگەیشتنی هەبێتن یان نەبێتن ناتوانێتن زۆر کاریگەری لەسەر سیاسەتی دەوڵەتەکانی ناوچەکە هەبێت لەناو خۆی عێراقدا هەبێتن بەڵام ئەگەر کورد بتوانێت گوتارێکی یەکگرتوو دروست بکاتن بە تاکید دەرفەتی یەکجار زۆر باشی بۆ پێش دێتن ئێمە تەماشا بکەین ئێستا زیاتر لە 40 ملیۆن کورد لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە ئەم 40 ملیۆنە هەتا ئەگەر هەمووشیان نەبێتن بەڵام لاقل زۆر باش دکتۆری بەڕێز دکتۆر ساڵح ناتوانێت دکتۆری بەڕێز وەکو نەتیجەی ئەوەی کە لە دوای 25 مانگی نۆ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پشتیوانی لە کورد نەکردووە ڕێگەیدا ئەوە ڕوودا کە ڕوویدا کە هەمومان دەزانین چییە لێرە و لەوێ ئینتیباعی ئەوە هەیە کە کورد ئیتر بەلای ڕووسیادا ینی ئیتر سوکانەکە بشکێنێتەوە بەڕێز لەبارەی ئەوە دەڵێ چی؟ ئەمە هەڵەیەکی گەورەی مێژووی دەبێتن کە ئەگەر ئەم سیاسەتە لە پێش بگریتن کە بینێتن پەنا بۆ رووسیا یان حتا بۆ ئەمریکاش تەنانەت بباتن بۆ ئەوەی کە چاوەڕوانی ئەمە بێتن رووسیا مافەکانی کورد دەداتن من تەسەوەر دەکەم ئەمە سیاسەتێکی درست نییە بە تایبەت لەناو هەرێمی کوردستاندا ئێمە تەماشا بکەین رووسیا کاریگەریەکی زۆری لەسەر بەغدا نییە و کاریگەریەکی زۆری لەسەر عێراق نییە هەرچەند کاریگەری لەسەر سووریا هەیە سیاسەتی کوردەکانی ڕۆژئاوا زۆر جیاوازە بەڵام دکتۆر دەگوترێ رووسیا کاریگەری لەسەر کۆماری ئیسلامی ئێران هەیە و ئەم کاریگەریش وەکو بەڕێز زۆر تەکیدی لێ دەکەیەوە دوجار دەکرێت لە ڕێی ئێرانەوە ینی بۆ بەغدا شۆڕ ببێتەوە کەواتە بۆ ئێمە تر سوکانەکە سوکانی هەرێمی کوردستان بەرە و رووسیا نەجوڵێنین نەخێر ئێمە تەماشا بکەین ئێران زۆر بەزیرەکانە دیپلۆماسی دەکاتن ئێران لەناو عێراقدا هەماهەنگی تەواوی لەگەڵ ئەمریکا هەیە هەماهەنگی دەگەڵ رووسیا لەناو عێراقدا نییە مەلەفی عێراق بە هیچ شێوەیەک تاران ناینیتن گفتگۆی دەگەڵ رووسیا بکاتن دێت دەگەڵ واشنگتۆن گفتگۆ دەکاتن و هەماهەنگی هەیە مەلەفی سووریا دەینیتن دەگەڵ رووسیا گفتگۆ دەکاتن باشترین دکومنتش بۆ ئەمەیە کە ئێران داوای کرد لە رووسیا بۆ ئەوەی کە عێراقش بینیتن لە دانیشتنەکانی ئاستانە بەشداری بکاتن رووسیا ڕێگیریرێکێت بەڵێ نابێتن کە عێراق بینیتن دەناو دانیشتنەکانی ئاستانە بەشداری بکاتن لەبەرەوەی کە رووسیا و ئەمریکا احتمالی زۆرە کە ئەمەیان دەناو خۆدا دابەش کردووە کە سووریا لە ژێر هژمونی رووسیادا بێتن و عێراق لە ژێر هژمونی ئەمریکادا بمێنێتەوە لەبەرەوەی رووسیا کە دەزانێتن عێراق لە ژێر هژمونی ئەمریکادایە ڕێگەری لەمە کرد کە لە دانیشتنەکانی ئاستانەشدا بەشداری بکاتن جاکە خۆی بەو شێوەی تەعامل لەگەڵ عێراق بکاتن چه هێزێکی دەبێتن کە بینیتن بۆ کورد بەکار بینیتن کورد بتوانێت مافەکانی خۆی لەناو عێراقدا بەدەست بینیت زۆر چاکە لە ئێستادا وەکو لە سەرەتای بەرنامەکەشدا گوتم هاوپەیمانێتیەک لە باگوورەوە بە ڕێبەرایەتی رووسیا یا تەفەهومێکی سیاسی بە ڕێبەرایەتی رووسیا لە نێوان ئەمریکا بڵێم رووسیا سووریا ئێران تورکیا هەیە لە باشووریشەوە کۆمەڵی وڵات بە ڕێبەرایەتی سعودیا کۆبوونەتەوە ئەمریکا لەکوێی هەموو ئەمانەدایە خۆی ئەمریکا گەمەکەرە سەرچەکەیە و پلانداڕێ ڕژەر گەورەکەیە و بمانێ و نەمانەوێت ڕاستە رووسیاوەکو زلهێزێکی دنیای ئێستاش حسابی بۆ کرێت بەڵام لە بەرامبەر ئەمریکایە هێشتاش ئەگەر خەریتەکەی دنیا بینینە بەرچاوی خۆمان هەژمونی ئەمریکا لە گۆی زەویە زۆر باڵاتر و زۆر فراوانترە و تەنانەت ئەمریکا و سیاسەتی ئەمریکا و هەژمونی ئەمریکا ئەسڵەن ئەگەر سەیری بکەین چواردەوری رووسیاشی یاوە هەم لە ئەوروپا لە غەربەوە هەم لە ڕۆژهەڵاتی و کەیابانە و کۆریای جنوبیە و وڵاتانی باشووری ئاسیا کە ئاسیان و 2 هەفتە لەمەوە پێش لە سنگافورە کۆبوونەوەیکی گەوری تیجاری ئەبووە ترامپ خوتوەیەکی گەورە و مەشهوریە
لەبەرەوە ئەمریکا بۆ خۆی زۆر باش دەزانێت سیاست کا لە دنیا و سیاست بەڵام دەگوترێت لە ناوچەکەدا لە خۆرهەڵاتی ناوەڕاست رووسیا سەرکەوتوترە بەو یاعتیبارەی کە ئەم وڵاتانەی کە لەم ناوچەیەدا هاوپەیمان لەگەڵ رووسیا بەهێزترن لە وڵاتانەی کە هاوپەیمانن لەگەڵ ئەمریکا بنمونە رووسیا هاوپەیمانە لەگەڵ ئێران بەڵام کە سیاسەتەکانی ئێران لە ناوچەکە زۆر سەرکەوتوتر بووە بەڵام ئەمریکا هاوپەیمانی لەگەڵ سعودیا کە دەگوترێت دەست بۆ هەر شتێ ببەرێت دواتر دەشکێ و فەشەل لێنێ حەز ناکەی جیاوازێکە زۆرە بەڵێ خۆی ئەوە دەوری رووسیا نییە کە ئێران سەرکەوتووە بۆ خۆی ئێران من تەواو 100% لەگەڵ ڕێی دکتۆر ساڵحام رووسیا هیچ کاتێ دۆستی مەسەلەی کورد نەبووە بۆ تاریخ دایمەن تاریخ زۆر مهمە کە بیخوێنینەوە پەندی لێوەربگرین کاتێک کە شۆڕشی ئۆکتۆبری ساڵ 1970 هات و سۆسیالیستەکان و یەکێتی سۆڤێت دامەزرا یەکەم خوتۆی ئەوە بوو کەوا لە حیلفە نێودەوڵەتەکەی بەریتانیا رووسیا کشایەوە و بەبێ رووسیا ئیتیفاقی سایکس بوو کۆ جێبەجێ بوو و کوردستان یەکێک بوو لە داماوەکان و زوڵم لێبەرەکان و وڵاتە گەورە دابەشکراوەکە یەکەم هەنگاوی پشتی لە کورد کرد دووهەم هەنگاو شۆڕشەکانی شێخ محمود دەبینین چەند نامی ناردووە هیچ جوابی نەبووە و شۆڕشی قازی محەممەد بەدەستی رووسیا تێکچوو و لە شۆڕشی ئەیلولیشا هیچ کاتێک هەتا ئەو کاتە پشتیوانی شۆڕشی ئەیلولیە کرد و بارزانی نەمریە کرد کەوا لەگەڵ عێراق بینی تێکچوو بوو کە لە ساڵی 1970 ئیتیفاقی مصالحەی مشترک و استراتیژی مۆر کرد پشتی لە شۆڕشی کورد کرد و شۆڕشی کرد و ئەیلولی بەو دەردەبر بۆیە من لەگەڵ ئەوە ڕائیانیم با ئێمە هەڵەی استراتیژی تورکیا دووبار نەکەین من لە سەرتاوتم ئەردوگان ئێستا کەوتوتە سیاسەتێکی تەقەبوتەوە لە ئەمریکا عاجزەبێ لە ئەوروپا عاجزەبێ حلفی ناتۆ بەجێڵێ لە بەرامبەر ئاچێتە رووسیا لەگەڵ ئێرانی دژی هەموومانە دوژمناتی مێژویان هەیە بۆی ئێمەی کورد کاتم نەماوە بڵێ غەڵەتە کە لەگەڵ پشکەینە ئەمریکا و ئەوروپیەکان وزائیدەن ململانێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆتایی نایەت و ئێران سوورە لەسەر تەزدیری شۆڕش و لەسەر پێکەوەنانی هیلالی شیعی بۆیە کورد هەر ئەوەندەی ماوەتەوە لە ناو خۆیان وەکو دکتۆر ساڵحەڵێ یەک و یەکگرتو یەک ڕیزبووین زۆر چاکە زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز کاگە نەوزادی مهندس چاودێری سیاسی لە ئەستۆدیۆی سلێمانی لەگەڵم بووی هەروەها زۆر بەڕێز کاگە دکتۆر ساڵح مەلا عومەر پرۆفیسۆری یاریدەر لە زانستە سیاسیەکان کە لە ئەستۆدیۆی هەولێری پایتەختە و لەگەڵمان بوو سواز بۆ ئەوەش بینەرانی بەڕێز